ئێران چۆن نەیارەکانی خۆی لە دەرەوەی وڵاتەکەی تیرۆر دەکات. ئێران لە ڕێگەی مافیا گەورەکانەوە نەیارەکانی لە دەرەوەی خاکی خۆی تەسفیە دەکات. دەستگا هەواڵگریەکان بەڵگەی تێوەگلانی ئێران لە کوژرانی چەندین کەس لە وڵاتان ئاشکرا دەکەن. بەپێی راپۆرتی دەستگا هەواڵگریەکانی ڕۆژاوە لە ساڵانی ڕابردوودا ڕۆژێمیێران هەوڵەکانی بۆ ڕفاندن یان تیرۆرکردنی ناڕازیان ڕۆژنامەنووسان و نێرانی سیاسی خۆی لە دەرەوەی وڵات چڕتر کردوێتەوە. ئەم هەوڵانە لە ساڵی 2022ەوە بە شێوەیەکی بەرچاو پەرەی سەنجووە. لە بەریتانیا پۆلیس لێکۆڵینەوە لە چەند ئێرانیەک دەکات کە سەرەتایە مانگا بە گومانی پلاندانان بۆ هێرشێکی تیرۆریستی دەستگیر کرابوون و ئامانجەکەش باڵیۆزخانەی ئیسرائیل بووە لە لەندەن. بەڵگەنامەکانی تورکیا و ئەمریکا دەریان خستووە. ئێران بەندە تاوانکاریەکانی بەکارهێناوە بۆ ئەنجامدانی کوشتن لەسەر خاکی وڵاتانی بیانی. ئێران بۆ تیرۆرکردنی ئەم کەسانەش سەرۆکی بەندە مافیاییەکان بەکاردەهێنێت. ناجی شەریف زیندەشتی سەرکردەیەکی باندەکانی ئێران و بە قاچاغبردنی مادەی هۆشبەر ناسراوە. ئەو کەسە تورکیا داوای دەکات چونکە تیرۆرکردنی سعید کەریمیانی دەخرێتە ئەستۆ کە لە ساڵی 2017 لە ئەستانبول تیرۆر کرا. ئەو کات بەرپرسی تۆڕێکی تەلەڤیزیۆنی فارسی بوو کە فیلم و بەرنامەی ڕۆژاوای بۆ ناو ئێران پەخش دەکرد. دەسەڵاتدارانی ئێران سعید کەریمیانیان بە هەڕەشە بۆ سەربەهای ئیسلامیەکان دەزانی و دوای 3 مانگ لە کوژرانیشی دادگای شۆڕشی ئیسلامی لە تاران بە غیابی حکمی 6 ساڵ زیندانی بەسەر سعید کەریمیاندا سەپاند. ساڵی 2019 مەسعود مەولەوی کە کەسێکی جیاببووە بوو لە سوپای پاسدارانی ئێران لە ئەستانبول تیرۆر کرا. دیسانەوە بۆ ئەمەش سەرۆک بەندە مافیایەکە واتە شەریف زیندەشتی ناوی هێنرا وەک ئەنجامدەری تاوانەکە. مەولەوی بەر لە کوژرانی دەستی کردبوو بە ئاشکراکردنی گەندەڵی لە ئەستەبەرزەکانی سەرکردایەتی ئێراندا. دوای لێکۆڵینەوەش لە تیرۆرکردنەکەی پۆلیسی تورکیا بۆی دەرکەوت کە زیندەشتی لە شوێنی تیرۆرکردنی مەسعود مەولەوی بینراوە. زیندەشتی پێشتر بە تۆمەتی کوشتنی سعید کەریمیان دەستگیر کرابوو، بەڵام تەنها دوای 6 مانگ ئازاد کرا. هەنگاوێک کە مشتومڕێکی یاسایی بەرفراوانی لە تورکیا بە دوای خۆی داهێنا. دادوەرێکی دادگای باڵا بڕیاریدا دووبارە دەستگیر بکرێتەوە. بەڵام بەرلەوە تورکیای بەرەو ئێران بەجێهێشت بوو. بۆ ئەمەش لە نێوخۆی تورکیا گومانی ئەوە دروست بوو کە ڕەنگە هەر لە سەرەتاوە کاری بۆ هەواڵگری و ئیتلاعاتی ئێران کرد بێت. زیاتر لە 3 دەیە لەمەوبەر زیندەشتی بە تۆمەتی قاچاقچێتی مادەی هۆشبەر لە ئێران سزادرا بوو و سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. هەڵاتنی لە زیندان بەرەو تورکیا بووە هۆی ئەوەی هەواڵگری ئێران بەکاری بهێنێت و لەوێ زانیاری لەسەر نێرەکانی ئێران بۆ ئیتلاعات کۆ بکاتەوە. لە ساڵی 2020 جارێکی دیکە ناوی زیندەشتی مافیا ئێرانیەکە لە تورکیا داهاتە ئاراوە کە پەیوەندی بە ڕەفاندنی حەبیب شەعب کەسایەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانیەوە هەبوو کە لە ئەستانبولەوە ڕفێنرا و دواتر لە تەلەڤیزیۆنی دەوڵەتی ئێران دەرکەوت. پاشان لە ساڵی 2021دا ناوی زیندەشتی لە لێکۆڵینەوەیەکی ناوخۆی ئەمریکا داهاتەوە بەرباس. بەپێی بەڵگەنامەکانی دادگا لە ویلایەتی مینیسۆتا پەیوەندیەکانی نێوان زیندەشتی و کەسێکی کەنەدی کە پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ ئەندامێکی باندی تاوانکاری هەیە بڵاو کرایەوە. بەڵگەکان باس لەوە دەکەن زیندەشتی بڕی 370,000 دۆلاری بۆ تیرۆرکردنی 2 کەسی ناڕازی ئێرانی لە ویلایەتی میریلاند تەرخان کردووە. بەڵام پێشەوەی ئۆپەراسیۆنەکە ئەنجام بدرێت FIB دەستوەردانی کردو و 2 کەسی بەو تۆمەتەوە دەستگیر کردووە. دوای لێکۆڵینەوە لە بەڵگەنامەکانی دادگا دەرکەوت کە سوپای پاسداران بە تایبەتی سوپای قودس کە بەرپرسە لە ئۆپەراسیۆنە دەرەکیەکان هاوکاریان لەگەڵ ڕێکخراوە تاوانکاریەکانی وەک دزەکانی شەرەف هەبووە کە تۆڕێکی تاوانکاری نێودەوڵەتی ناسراوە و لە کۆمارەکانی پێشووی سۆڤیەتدا بۆ ئەنجامدانی ڕەفاندن و تیرۆرکردن کار دەکات. دوای تیرۆرکردنی قاسم سولەیمانی فەرماندەی دیاری سوپای پاسداران لەلایەن ئەمریکاوە ئێران سوێندی تۆڵەساندنەوەی خوارد. لەو کاتەوە واشنگتۆن بانگەشەی ئەوەی کردووە کە تاران بەنیازە بەرپرسانی پێشووی ئیدارەی ترامپ کە دەستیان لە تیرۆرکردنەکەدا هەبووە بکوژێتەوە. لەوانە جۆن بۆلتۆن ڕاوێژکاری پێشووی یاسایشی نیشتمانی و مایک پۆمپیۆ بەڕێوەبەری پێشووی CIA و وەزیری دەرەوەی ئەمریکا لە میانەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی ڕابردوودا داواکارانی گشتی ئێرانیان بە پیلەنگێڕی بۆ تیرۆرکردنی دۆناڵد ترامپ تۆمەتبار کرد. ئەو تۆمەتەش تاران بە توندی ڕەتی کردەوە. لە ساڵی 2024دا کێن مەکالۆم بەڕێوەبەری دەستگای هەواڵگری ناوخۆی بەریتانیا ڕایگەیاند بوو. 20 بەڵگەی باوەڕپێکراو هەیە کە ئەو کەسانە لە ناوخۆی بەریتانیا دەکرێنە ئامانج پەیوەندیان بە ئێرانەوە هەیە. لە یەکێک لە ڕووداوەکانی ڕۆژاوای لەندەن پیاوێکی چیچانی لە نزیک ئێران ئینتەرنەشناڵ کە تەلەڤیزیۆنێکی فارسی زمانە لە لەندەن دەستگیر کراو بە تۆمەتی کۆکردنەوەی زانیاری بۆ سیخڕەکانی ئێران سزادرا. ساڵی ڕابردوو پوریا زراعەتی کە ڕۆژنامەنووسەر لە ئیران ئینتەرنەشناڵ کار دەکات بە چەقۆ هێرشی کرایە سەر و دوای ماوەیەکی کەم لەسەر داوای پۆلیسی بەرەنگاربوونەوەی تیرۆری بەریتانیا 2 پیاو لە ڕۆمانیا دەستگیر کران کە ئەوانیش پەیوەندیان بە ئێرانەوە هەبوو. هەموو ئەم تاوانانەش ئێران لە ڕێگەی پاسەوانی شۆڕشی ئیسلامیەوە بە دەستگا تاوانکاریەکان و گروپە مافیاییەکان ئەنجامی دەدات.